ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان لە تەوەریکی تری پرۆگرامی مایکی خەڵکدا کە پرۆگرامی خۆتانە ڕۆژانە لەسەر بابەتی گەرمی ڕۆژ قسە دەکەین. ئەمڕۆ تەوەرەکە تایبەتە بە کۆبوونەوەی وەفدی دانوستانکاری کورد لەگەڵ حەیدەر عەبادی کە ڕاست پێدراوە بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقیدا و بینیمان کە دوێنێ وەفدی دانوستانکاری کورد چوونە بەغدا و کۆبوونەوەیان ئەنجامدا لەگەڵ فواد مەعسووم سەرۆک کۆماری عێراق، دواتر کۆبوونەوەیان لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان ئەنجامدا. لەو کۆبوونەوەدا دیارە ئەوە خرایڕووکە هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان ئەوەیان ڕاگەیان کە هێڵی سوور نییە بۆ داواکاریەکانی کورد و ئاماژەیان بەوەدا بوو کە ئەوەی پێشتر ڕووی داوە هەڵەی میزاجی شەخصی بووە چیتر دووبارە نابێتەوە. ئەمڕۆ پرسیار دەکەین کۆبوونەوەی وەفدی دانوستانکاری کورد لەگەڵ حەیدەر عەبادی لەمڕۆدا لە داهاتوودا چیمان پێ دەڵێت. ئێمە پێشتر قسەمان کردو لەسەر ئەو پۆستانی کە کورد دەیەوێت وەری بگرێت کە تا ئێستا دیار نین کورد داوای چ پۆستێکی سیادی دەکات پاش ئەوەی کە پۆستی سەرۆک کۆماری وەرگرتووە لە ئێستادا، داوای چ وەزارەتێک دەکات و چ وەزارەتێک پێی وایە ڕۆڵی دەبێت و کورد وای لێ بێت کە ڕۆڵی هەبێت لە داهاتوودا بە تایبەتی کە لە چەند ساڵی ڕابردوودا کورد خاوەنی پۆستی وەزارەتی دەرەوە بوو، بەڵام تا ئێستا ئەو کێشانەی کە هەی بووە لەگەڵ بەغدا ئەو داواکاریانەی کە هەی بووە کە بە مافی خۆی زانیوە تا ئێستا جێبەجێ نەکراون. بۆیە لە داهاتوودا کورد داوای چ پۆستێک دەکات و ئایا دابەشکردنی پۆستەکان لە نێوان خودی لایەنە کوردەکاندا پێمان دەڵێت کە ئەم یەک ریزەی ئێستا دووپات دەکرێتەوە قسەی لەسەر دەکرێت لە داهاتوودا بەدی دەکرێت یاخود بە هەمان چارەنووسی کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت پاش 9 مانگ کە پێک هات. ئایا لە بەغدا بەو شێوەیە ڕێنەکەوتنی لایەنە سیاسەکان کاریگەری دەبێت لەسەر دواکەوتنی حکوومەت و ئایا ڕێنەکەوتنی لایەنە سیاسی کوردەکان لە داهاتوودا چه ئاماژەیە کە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە یەکڕێزی کە ئێستا باسی لێو دەکرێت نییە تا ئێستا ئەو یەکڕێزیەی کە هەموو لایەنە سیاسەکان قسەی لەسەر دەکەن بەو شێوەیە بووە کە وەفدی دانوستانکاری کورد چۆتە بەغدا زانێریش نییە لەو بارەوەی کە داوای چ پۆستێکیان کردووە لە داهاتوودا کورد چ پۆستێکی دەبێت لە حکوومەتی نوێی عێراقدا. کۆبوونەوە لەگەڵ عەبادی پێمان دەڵێت کە عەبادی سیاسەتەکانی ناوبراو وەک مالکی نابێت کە هەندێک لە لایەنە سیاسی کوردەکان لە میدیاکانەوە کە قسەیان لەسەر حەیدەر عەبادی کردووەوە ئەوەی کە ڕاست پێدرا لەلایەن سەرۆک کۆمارەوە جۆرێک لە گەشتبینیان پێوە دیارە بەوەی کە دەڵێن عەبادی ڕەنگە سیاسەتەکانی جیاوازتر بێ لە مالکی و ڕەنگە ئەم بە جۆرێکی تر مامەڵە بکات لەگەڵ کورد بە تایبەتی کە ئەو هەڵانەی کە پێشتر وەک هاوپەیمانی شیعەکان دەڵێت هەڵە بووە هەڵەی مزاجی شەخصی بووە لەو سیاسەتە ڕەنگە لەمەوە دووە ئەمە بەدی نەکرێت. ئەمڕۆ قسە لەسەر ئەم کۆبوونەوەی دەکەین و لەسەر داهاتووی سیاسەتی کورد داهاتووی ڕۆڵی کورد لە بەغدا لە فەیسبوکەوە لە ڕێگەی ناونیشانی facebook.com/naliatv دەتوانن بۆچوونەکانتان بنێرن ڕاستەوخۆ لە ڕێگەی ڤیدیۆ سکایپیشەوە وەرتان دەگرین. بەڵێ دیارە ئەم کۆبوونەوەی لە کاتێکدا کە دوێنێ وەفدی دانوستانکاری کورد کۆبوونەوەی لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان ئەنجامدا و قسە لەسەر ئەوە کرا کە داواکاریەکانی کورد چین و وەک ئاماژەمان پێدا هاوپەیمانی نیشتیمانی دەڵێت ئێستا هێڵی سوور نییە بۆ داواکاریەکانی کورد. ئەمە وەک دەوترێت ئەمە پێشوازیکردنێکی باشە بۆ کوردیان، ئەمە پێشوازیکردنێکی ناچاریە بۆ زوو پێکێنانی حکوومەت لەم دۆخەی ئێستا کە لە پاشگرتنی پارێزگای نینەواوە لەلایەن یاخود شاری مووسڵەوە لەلایەن داعشەوە دەوترێت ئێستا عێراق دەبێت پەلە بکات و بیر لەوە دەکاتەوە کە بە زووترین کات حکوومەت پێک بێنێت. بۆیە ڕازیبوون بە داواکاریەکانی کورد لە ئێستادا هەرچەندە بەڕێکەوتن نەبووە تەنها گفتوگۆ بۆ دانوستاندن بووە. ئەم ڕەزامەندیە ناچاریە یان ڕەزامەندیەکە کە سیاسەتی داهاتووی کابینەی داهاتووی حکوومەتی عێراق دەگۆڕێت و جیاوازە لە حکوومەتی پێشوو. سەرهەنگ لە خەباتەوە یەکەم پەیوەندیمانە. سەرهەنگ لە خەباتەوە. سپاس دەکەین کاک سەرهەنگ، فەرموو بەڵێ. ئەوە لە خەباتەوە پەیوەندیتان پێ دەکەم. خۆشحاڵین لە قەزای خەباتەوە لەگەڵمان دای، فەرموو کاک سەرهەنگ.
والله يعني انت اومان اجازه مان يعني كان اخر شويه تيار ليدا لكن ما خواتها والله بدا عشان قلت ولا خواتك نقوم على نوم ولا ساعه قلت بله بلد نفر يعني قلت كان نفر شنا سعر قلت تلفون ما له اصلا كان بوجد كان دا قلت اما احنا ضايع 11 يعني بله والله في لابتوب عشان استاند وكاك سان لقى اودا عشان كذا كلا قلنا الظاهر مثلو كنتي نفري شو كردبو بله سەبارەت بە تەوەرەکە کاک سەرهەنگ کۆبوونەوەی وەفدی دانوستانکاری کورد لە بەغدا چوونیان بۆ بەغدا کۆبوونەوەیان لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان کۆبوونەوەیان لەمڕۆدا لەگەڵ حەیدەر ئەبادی ڕاستپێدرا بۆ پێکێنانی حکوومەت چ قسەیەکت هەیە لەو بارەیەوە؟ والله برا مني فيك ما انا ونيات انا اخوم انا شغل السعر يعني ضعف ما دفعني بيحصل بەڵێ سپاس بۆ کاک سەرهەنگ لە خەباتەوە شازاد لە هەولێرەوە ئەم کاتت باش سڵاو لێ بێ کاک شازاد گوێم لێتە گوێم لێتە دەنگە زۆر کزە کاک شازاد نازام بەڵێ فەرموو کاک شازاد گوێم لێتە بەڵێ دەستخۆشی لێ دەکەم سپاس دەکەم بەڕاستی یعنی ئەو پێشنیارێ دەکەم کە ئەو کۆبوونەوەی کەکەێتن بەڕاستی کە پەشیمانە بنەوە لەو پێشنیاری دەستانە بەر عەبادی کام پێشنیاز مەبەستت پێشنیازی پێشنیارێک بڵێن کە پێشمەرگا حتا دەدا و شوێنانە بڕۆن بەڵێ بۆ دوایە ئینشەڵڵا کە داهێنەوە دوو نەگەڕێنەوە یعنی هەلو زیاد جێگیر بن هەرێمی کوردستانی پێشمەرگام بەڵێ بۆ مادی سەبستی بگەم بۆش عەفوان بۆ بوجەش کە بوجەش بگەڕێنێتەوە بۆ هەرێمی کوردستان بەڵێ سپاس بۆ کاک شازاد لە هەولێرەوە ئەمیر لە کەرکووکەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش كاشوان دەستخۆشی تەوەرەکە دەکەم سپاس دەکەین کاک ئەگەر یارمەتی بکەی لەبەرەوەی سەبارەت بە کەرکووکەوە قسە بکەم بەڵێ فەرموو حالیان لە کەرکووک دوو تەقینەوە بوو بەرپرسەکانمان هیچیان پێ ناکرێت داوا لە پارێزگاری کەرکووک بکەم بەهانای کەرکووکەکانەوە بێت لەبەرەوەی کەرکووک خەریکە بێساحبە بێت ئەستا کە حالیان دوو تەقینەوە بوو بە مدیری شورتا هیچی پێ ناکرێت یعنی بەڕاستی پای مریشێکی پێ نابەسێتەوە داواکارم لە مدیری شورتا دەست ئێستا حالیان دەستەکار بکێشێتەوە حالیان ئێستا دەستەکار بکێشێتەوە داواکاری منێ داواکاری هەموو شاری کەرکووکە بەڕاستی ئەمنێتی کەرکووک ناپارێزن یعنی خەڵکی کەرکووکیان هەمار کردووە خەرکی هەر خەریکی سێمارە و پلە و پایە و مەسەبن یعنی بەڕاستی ئەگەیان لە خەڵکی کەرکووک نەماوە بەڕاستی زە تەحەمڵیان نەماوە خەڵکی کەرکووک زۆر لە مدیری شورتا پووستا یعنی هیچیان پێ ناکرێت داواکاریمان لێ ئێستا حالیان دەستەکار بکێشێتەوە من وەکو کەرکووکیەک وەکو گەنجێک ئەم مدیری شورتایم بەدڵنیە و پارێزگاری کەرکووکشم بەدڵنیە دکتۆر نەزبەریمان بەدڵنیە هیچ ناکات بەڵێ سپاس بۆ کاک ئەمیر لە کەرکووکەوە دڵدار لە ڕانیەوە ئەم کاتت باش سپاس دەکەین فەرموو کاک دڵدار وڵای پێمات سەبارەت بە وەفدیان سەرکار کە ئەمکە کۆبوونەوەیان کردووە بەڕاستی پێماوێ بەس تەنهای گۆڕینی موچاوەکانێکە لە چونکە حەباد یەکێک بۆ لەوانەیە کە بڕینی بەشەکوزەی کوردستان دەستی هەبووە بەڵێ دووەم داواکاریشمانەوەیە کە ئەو زەمانەتە هەبێت کە لە نێوانیاندا وەفدەکانی دەرەوە لە ناو پرۆژە یاسایەکەدا بێت کە ئیمزای لەسەرەکەن وەکو ڕەقیبێک بنەوەم بەسەریانەوەدا بۆ نەتوانن وەکو دووبارە بوونەوەی نووری مالکی کە ئەو بڕیارانی کە لەسەر هەرێمی کوردستان دەیدا بەڵێ کاک دڵدار سەبارەت بە داواکاریەکانی کورد پێت وایە گەشتبینی بەداهاتووی سیاسەتی بەغدا بەتابەتی کە مالیکی ئێستا ڕانەس پێدراوە بۆ پێکێنانی حکوومەت پێت وایە لە داهاتوودا سیاسەتیان جیاوازە هەرچەندە خۆت ڕەخنەت هەیە لە حەیدەر ئەبادی بەڵێ خۆی ئەو یەکێک بۆ لەوانەیە کە لە بەشداری کردوێتەوەی کە دەستی هەبووە لە بڕینی بەشەگوزەی دواتە ئەمە لای تۆ ئاماژەیەکە بۆ ئەوەی لە داهاتوودا هەمان سیاسەتی پێشوو دەبێت بەرامبەر بە کورد کاک دڵدار
بجێ هەرێمی کوردستان کەبراوە دووبارە هەڵبژێردراوەتەوە بەڵێ سپاس بۆ کاک دڵدار لە ڕانیەوە سەرتیب لە شەمسەماڵەوەم کاتت باش کاک سەرتیب هەموو کاتێک باش برای خۆش زۆر سپاس فەرموو لەسەر تەوەرەکەی بەڕێزت من پێم وابێ تەحالوفی شوعی هیچ شوەتێکی پێشوەعدە لە کورد قبوڵ ناکەوە هیچ وحدێکیش بە کورد نادا بەڵام لەسەر بوجە قسە ناکەم احتیمالە ظروفیان معقد بێ ئێستا ئەم جارێژە ئەم ساڵی بوجێ ئەم ساڵ موافقەت بکەن و بوجێ هەرێم بنێرن بەڵام لەسەر مادەی 146 پێشمەرگە و نەوت و غاز و داواکارەکانی کورد بە هیچ شێوەیەک ئامادە نین جێبەجێ بکەن و وحدیش بدەن ئللا تەنانەت ئەیانەوە حکوومەتەکە تەشکیلکەن و جارێکی تر خبا و پێمان لێ بکەن و بمان خەڵەتێن بەڵام لێرە کێشەکە تەنها لای حەیدەر عەبادی نییە برای بەڕێزم شیعە بە ئەصحاب الحەق و بە سەدر و بە بەدر و بە غەدر و بە نوری مالکی و بە هەر هەمویانەوە بە پێکاتەی شیعە بە شێوەیەکی عام ئەوان لەسەر شیعەگەری ئیمپەراتۆریەتی خۆیان سۆرن بە هیچ شێوەیەک تەنازل ناکەن بۆ سونەی عارەب و بۆ کورد ئەوان ئەیانەوێت لە پاشە ڕۆژە ئیمپەراتۆرێکی ئیتنا عەشرەی شیعی دروستکەن بە تەنها خۆیان سایتەرە بکەن لە حکوم و هیچ شەوتێکی لە کورد قوبڵ ناکەن و داواکارەکانی کوردیش قوبڵ ناکەن و شروطی پێشوەدەش قوبڵ ناکەن و عەبادەش هەمان شێوە و شێکار و دەروبەشر و ئایدۆلۆژیای مالیکیە بەڵێ سپاس بۆ کاک سەرتیب لە شەمسەماڵەوە عوسمان لە دینارتەوە ئەم کاتت باش کاک عوسمان زۆر سپاس مەرحەبا فەرموو يعني أول دوما أفغانستان بغداد بقيت أنجام استقلال حكومة العراق الجديد چونكي ملت ما كرك الماندي بيبراسي بتوقع إيران باشە کاک عوسمان لە کۆبنەوەکەی بەڵێ لە کۆبنەوەکەی دوێنێدا لایەنی بەرامبەر کە هاوپەیمانی نیشتیمانی شیعەکانە دەڵێت هێڵی سوور نییە بۆ داواکارەکانی کورد پێت وایە ئەمە ئەنجامێکە وەک خۆتەڵی دەبێت بگەنە ئەنجامێک ئەمە لە ئێستاوە پێمان دەڵێت کە ئەنجامێک هەیە پێشوازی هەیە لە داواکارەکانی کورد ئەم جارە كسوان أو يعني هذا بلاد يعني بس دلك نقصان كذا أنا بوان يعني كيف كم برأسي بغداد أميس يعني حتى رضيك الجالدانينا ما تبدي بداري بدنا أنجامي كجعش لا ملتي ما قالك ما نجيب يضاف إيران كام دقوتي ده وقزارها عالم يعني حال آوری و زور باشی آگی پشمرگه وکی همون موظفه هم اندامه یعنی زور آن بیدد به حرکت کوبه دوام تداهی بیداد این بگین اندامه که بس بتنگی ببین سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد کاک ئەحمەد سڵاو لێ بێ ئەگەر گوێت لێمە فەرموو قوربان ئەمن لە ئەوەل هەستەش خۆشیتان لێ دەکەم لە تۆرەکەتان زۆر سپاسی سا دەکەم بەڵام ئەمن یەک پێبینیم هەیە داوا دەکەین ئەو خاکەی بەکە بە خوێن گرتیتمانەوە بەرنەدەن هیچ شێوەیەکیەوە بەڵێ کاک لەبەر ئەوەی کوردستانیە ماڵی خۆمانە پێی نایە مناطق متنازعی لەسەر بکەین ماڵی خۆمانە کوردستانە بەڵێ ئەو هەموو پێشمەرگەشانی خۆی بەخش کردووە بە خوێن گرتیتمانەوە داوا دەکەم بە بوجە و مودە خۆمان مەشغوڵ نەکەین شتی لە موچە گرنگتر هەیە خۆت لە بوجە گرنگتر هەیە پێت وایە باشە بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێرەوە مام قادر هەر لە هەولێرەوە ئەم کاتت باش مام قادر ئەو کاتت باشتر بێ بەڕێز سپاس دەکەم فەرموو مام قادر دەبی جەوەکەی خۆشکە حەیدەر عەبادی جەوەکەی خۆشکە هەندێک کاری وا بکە کە مالیکی ڕێگر بووە لە کاتی خۆی پێش ئەوەی دانووسان بکرێت کاکە بوزەی هەرێم بوزەی فەرمانبەران بوزەی پێشمەرگا مادەی 140 ئەوانە دەبێ ئەتراو بکە هێستا پێشمەرگەی کوردستان لە کاتی دەیشی عێراقی وا حدودی دەپارێژێ ئەترافمان پێ ناکەن ئەمە نازانم چاوەڕوانی چ لە شیعەی بکەیت ئەوان دەبێت جەوەکەی خۆشکەن هەندێک کاری وا بکەن بۆ ئەوە خەڵکەکە دری ئەوە دری خۆش بی پێشمەرگە دری خۆش بی ئەوە دەکە تۆ دری خۆش بی بەڵام ئەوان هیچ ناکەتەنیا بە قسە ڕامان دەگرن و دەیانەیە بۆ دەرێمان بەدەوە و لەگەڵ ڕێز و سپاس سپاس بۆ مام قادر لە هەولێرەوە بەڵێ بەرەزان دیارە لە ڕووماڵە ڕاستەوخۆکانی ئەمڕۆی NRT
ئەندام پەرلەمانێکی کوردستان کە سۆران عومەرە ئەوەی ڕاگەیاند کە پەرلەمانی کوردستان هیچ ئاگای لە ئەم لیژنەی دانوستانکارە نییە، ئاگای لە دانوستانەکان نییە، ئاگای لە زانیاری ناو کۆبوونەوەکان نییە. بۆیە لێرەدا دەپرسین کە ئێوە دەتوان قسەی لەسەرکەن کە تا چەند گرنگە پەرلەمانی کوردستان کە ئەوەی کە لە پەرلەمانە ئێستا نوێنەری خەڵکە تا چەند گرنگە ئاگاداری دانوستانەکان بن و بتوانن ڕۆڵیان هەبێت لە دانوستانەکاندا. دڵشاد لەگەڵماندایە لە دهۆکەوەم کاتت باش کاک دڵشاد. سڵاو لێبێ کاک دڵشاد، من گوێم لێتە فەرموو. دەمێتە باش قەچوان دەمێتە باش هەموو کاتێکت باش فەرموو. عزیزی قەچوان بیناوان هەگەر لە عقدی بەڵێ طلبات المسؤولين هم يابوا مهجين بينا ويسمعنا وشي وقي نوري مالك بس عولت مركزة كاني وكيف وش تقلنا بين بشلين خيانة الملاد كردستان أو تو كاتشوان بله قالك كنت طالع بالشعار قلتن أفتش أخبارها بمسجود لازم ما فيش مرقاش كان قلت بتش أو خاونا بوانا أبو هيك عربك بش مرقاش كان قلت حكام همي بمرن أم خبدنا كشتن شكاك بش مرقانا بانك كاكيل شي مقابل بس عربة وضع عشر أبو تظني بجابة كواد بش لازم أو شروط ما فردا قولي خرب تبينا وشعر في شنا مقابل عرب خر هاري كارت عشت عرب خر داعش تظني كار بجابنا بس باشتا بشنو وزان الكلمة ناس كرد زان هذا شاطر صارت قلبي رئيس وزراء نيكنو دميتا باش سپاس بۆ کاک دڵشاد. ڕێناس لە سلێمانیەوە ئەم کاتت باش. والله ئێوارەیەکی ئارام زۆر سپاس دەکەی ڕێناس خان. سەبارەت بۆ چاوەڕێ ئەگەر ئێمە بێن باش بەڕاستی زۆر زۆر گرنگە ئەگەر ئێمە تەماشاکە ئینشاءالله گەشتبین دەڕوانینە ئەوەی کە ئەو ئەیدێرات ئێستاکە لە جێگای مالکیە. بەڵام یەک شتێ لێرەکانیوە دەرم ئەدەم پەرلەوانەکان و هەموو خەڵک دەن بە وریایی بە وردی بەڕاستی بووجە سەرەکیەکی خەڵکە بەڕاستی و لەسەری بڕۆن کردبووی خەڵکەکان بەڕاستی و مشکیان مەشغوڵە و لە کاتی خۆی نادرێ و هیوادارم ئەوە چارەسەر بکرێ و لەسەر نەوت وە بوارەکانی کە زۆرە هیوادارم کاری وا بکەن ئەو ئەندام پەرلەمانە هەوڵی خۆیان بە هەموو شێوەیەک بدەن بەڕاستی ئێوارەیەکی ئارام. سپاس بۆ پەیوەندەکەت ئیدریس لە دهۆکەوە ئەم کاتت باش کاک ئیدریس. کاتت باش وەرباشکەی شوێن. سپاس دەکەین ئێوارەت باش. بابە تەبریکات بژم کار عێراق کریار یا دافش بۆ سێنەوچە ئەڤەژیش ئەگەرێ وان رفتار کریارێت مالکیت بێت نێت ناڕەوات دیژی ملەتی کورد دیژی سنەژی أمريكا كردستان أبصنا هي نشأنا في حكمتك و هل نفس همان رفتار همان جريار جلبته كرن ملت كرد عقوبة هو جيت مشاهدة برين بيشماجي سلاحنا ورجيت بيشماجي مشينا هاتيا مادة قبلنا هاتيا جبجي كرن بدها كيشة مازن ملت كرد يلبخدها سنجي هالوصف وتضحية كمازن ما وداي قد بورنا كأبصنا هي حكمة العراق بجنان أجر هندك تنازلات هناك أصل دولة سوريا أصل بالنجار دفونا في لود بلدية نشكلن بتبيان أم لجنة مع أنجيك وفد دونسكور بيش وقت هندك دست كيف كبوملات كل بيننا ندست كيف فينا ما في مايا وقت مشا وقت بودجة. سپاس بۆ کاک ئیدریس. عەبدوڵڵا لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک عەبدوڵڵا، چی دەڵێ لەبارەی چوونی وەفدی دانوستانکاری کورد بۆ بەغدا و کۆبوونەوەی لەگەڵ عیبادی لەمەڕۆدا؟ بەڵێ کاک سوالەزانی چییە؟ وتیانە کرد کوڕ دووە گوتی بەخوا لەعلەک لە خۆمدا پێش یەودا لە کوڕەکەمدا دیگەی بەخوا هیچ مەسەلەکە ناگۆڕن لەوت بێ لەوت بڕوە پاقی بێ فەقیر بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی پچڕایی وادارین بتوانێت پەیوەندی کاتەوە. محەممەد لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک محەممەد. سپاس دەکەین کاک محەممەد. ئەگەم بەنسبەت تەمەرەکەتانەوە دەستان خۆین بەڵام وڵی عەرەب هەر عەرەبەوە تا لە بەکاکەیەکانماندا بەرامبەر خێڵ عەرەبەکان ئاوان بەسەریەکە زەرامدانیان بینن هەر عەرەبەکانیش خێڵ عەرەبەکان وان دەکەن بەنای داعش و بەنای کۆمەڵێ گروی سەنگاریەوە ئەوان دەکەن کەسەڵەکەن و ڕاویانە نێت بەرەو هەرێمی کوردستان. کەواتە کاک محەممەد تۆ چاوەڕی هیچ شتێک ناکەی لە حکوومەتی عێراق؟ بەڵێ کورد چۆن مامەڵە بکات
لە ئێستادا کورد چۆن مامەڵە بکات کە ئێستا هەندێک کەس پێی وایە کورد ئێستا کارتی فشاری بەدەستەوەیە؟ وڵی کورد لەم کاتەیە کە ئەگەر وڵات هێزەکان پشتیوانی مالیە بکەن نەک پشتیوانی بۆ جاشایەتی بۆ عەرەب نەک داعش دەرەوە بردن بۆ عەرەبەکان. کاک محەممەد ئەو پشتگیری و کاک محەممەد ئەو پشتگیری و ئەو کۆمەکردنە سەربازیە بڵێ گوێت لێمە کاک محەممەد ئەو پشتگیری و ئەو کۆمەکردنە سەربازیە ئاماژەیەکە بۆ پشتگیری ئەو وڵاتانە لە سیاسەتی کوردووە داواکاریەکانی لەگەڵ حکوومەتی داهاتووی عێراق؟ زیاتر ئەوان پشتگیری لە عەرەبەکانەکەن چونکە هەرچی نە مەبەستم ئەو وڵاتانەیە کە ئێستا پێشمەرگەیان پڕچە کردووە ئێستا چەک دەنێرن بۆ هەرێمی کوردستان کۆمەکی هەرێمی کوردستان دەکەن ئەمە مانای وایە ئەم کەم کەسانە پشتگیری لە سیاسەتی کورد دەکەن لە داهاتوودا؟ وای دەبینی یان خۆیان دەبینین بە تەلەڤیزیۆنەوە بەسەرگەشتیشمان لێن هەر کلاشینکۆڤ موڤیگەیتی و ئەرتیجیەکەیەوە هەر پێغوڕەکان و هەرئاوا بەڵە شوروتی و بە سیارەکۆنەکانەوە گەڕێن. بەڵێ کاک محەممەد بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانیەوە شیروان لە بەردەڕەشەوە ئەم کاتت باش. سڵاو لێبێ کاک شیروان ئەگەر گوێت لێمە. بەڵێ کاک شیروان گوێت لێمە؟ دێرە گوێ لە دەنگمان نییە. محەممەد لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک محەممەد. باوکی شوان لەگەڵماندەیە؟ بەڵێ ئەم کاتت باش باوکی شوان. هەموو کاتێکت باش کاکە شوان. زۆر سپاس فەرموو. دەستخۆشی ئەو بەرنامە جوانە لێ یەکەم. زۆر سپاس باوکی شوان. ئەمجارە بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ و بە یەک خاروێز بچنە بەزار. پاشگەز نەبنەوە لە هیچ بەیانێکیان لە هیچ قسەیەک کەوا ئەیکەن باوکی شوان ئەو یەکدەنگی باسی دەکەی دواتر چۆن ڕەنگ بداتەوە لە کاتی دابشکردنی ئەو پۆستانی کە بۆ کوردن لە نێو حەزبە کوردیەکان حەزبە کوردیەکان گۆڕانکاری بەسەری بێ بەڵامێکی گۆڕانکاری وانە تەنزول بکەن وەرە پۆستێکیان لێتیان نامە بەستم لایەنە کوردیەکان باوکی شوان حەزبە کوردیەکان حەزبە کوردەکان چۆن دواتر ئەم یەک ڕێزی و یەکدەنگی تۆ باسی دەکەی وا بکەن کە هەبێت لە کاتی دابشکردنی پۆستەکان لە نێوان خۆیاندا دەبێت یەک دەنگ بنی لەسەر پۆز مهم نییە بۆ کاڵیان ئەبێ کە بۆ کورد بێ من ئارێم بۆ کورد بێ بەس بەڵام ئەو برادەرێ وەبی نەزبەدیکەریم بڕوا لە کەرکووک ئەو سپاس بۆ پەیوەندەکەت محمود لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک محمود. ئەم کاتت باش کاک شوان. سپاس دەکەین فەرموو. بەڵێ وابزانم کۆبوونەوە کە هەندێک شتی یعنی ئەم جارە هەندێک شت ئەبێت با بڵێن مەسەلەی ئەو لە سەتا حەفدەکە و نازانم چی ئەم شتە بەسیتانە حەلەبێت بەڵام شتێ ناگەێنێ ئینشاءڵڵا ئەم 4 ساڵە کۆتایی عمری دەوڵەتی عێراقە و ئەبێ زۆر خۆمان ئامادە بکەین و من ئەبینم شەڕی ترمان لە پێشە بە تایبەتی هەر لەگەڵ سونەیە یعنی ئینشاءڵڵا ئەم 4 ساڵە کۆتایی دەوڵەتی عێراقە و ئەبێ کورد یعنی زۆر باش استیفادە لە بەسەرهاتەکان و ڕابردوو ئەبرە زۆرگرە لە ڕابردووی و زۆر باش خۆی ئامادە بکە تەنیا ئەوەندەیە. بەڵێ من وای ئەبی یعنی شتێکی وا بۆ کۆڵێت جەوهەری ناکرێت احتیمال هەندێک ئەشکالیا بەبێ ئەمەن مەسەلە ئەمە عبادیە ئەمە نازام جبوریە ئەمان شتانە ناکرێت بۆ کورد ئەبێ زۆر خۆی باشی کورد ئەبێ استفادە لە هەڵەکانی بکە ئێمە حەقمان باڵی ئەوانەوە نییە حەقمان بڵانەوە نییە ئەمە زەیدە ئەمە عومەرە ئەمە سونەیە ئەمە نازانم چێ نە کورد ئەبێ استفادە لە هەڵەکان خۆی بکە ئەمە یەکەم ئەوە ئینشاءڵڵا ئەمە ئاخر 4 سپاس بۆ کاک محمود لە هەولێرەوە. بەڵێ بەرەزان وچانەکو ئێمە دواتر لەگەڵتان بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان جوتیار لەگەڵماندایە لە شارباژێرەوە ئەم کاتت باش کاک جوتیار. زۆر سپاس فەرموو کاک جوتیار. من ناڵێم مالیکی چی کرد بۆ کورد من ئەڵێم کورد خۆی چی کرد بۆ خۆی ئەبێ وا بڵێ لە ڕاستی زانی چۆنە خۆی ئێمە هەر لە سەرتاوە کە
یەکێتی و پارتی چوونە بەغاڵ بە ناوی گەلی کوردەوە و بە ناوی سەکردایەتی کوردەوە ئیشان بۆ کورد کرد ئەم دوو حیزبە دابەش بوون بەسەر دوولایە بەلای شیعە و سونە یەکیان بوو بە پاشگری سونەیەکیان بۆشگری شیعە لەڕاستی ئەم کێشەیە وای کرد نەتیجەکەی داعشی لە دروست چونکە ئەوان ئەو جیلەیکە ئەو جەماعەتێکە یەکێتی بوون لە پاڵ شیعەیە بوون لە بەخاتی شیعە هیچیان بۆ کورد نەکرد مەسوود بەردانیش کە لانی سونە بوو هیچی بۆ کورد نەکرد ئەمانە تەنیا کێشەیان دروست کرد کێشەیان هێنا و برد نەتیجەش ئەوە بوو کەسی وەک تارەخ هاشمیان هێنا بردیان لە کوردستان هێنان و بردیان بۆ تورکیا تارەخ هاشمی نەتیجەیە ئەوە بوو داعشی هێنا بەڕاستیم ئەگەر من پێم وایە یەکێتی و پارتی لەسەر ئەو جۆرە سیاسەتە هەموو حیزبە کوردستانەکان لەسەر ئەو جۆرە سیاسەتە بڕۆن گەلی کورد و نیشتیمانی کورد بەرەو مەرگە بن بەڕاستیە بێواسە جۆرە سیاسەتە بێنن سیاسەتێکی نیشتیمانی سیاسەتێکی نەتەوایەتی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک جوتیار شێرزاد لە هەریرەوە ئەم کاتت باش کاک شێرزاد ئەم کاتێ جەنابی کرد باش برایەکەم ئێمەی کورد هەوڵی هەندێک شت ناکەین ئێمەی کورد ئێستا کە شەڕەکەی خۆمان ئەبەخشین کۆبەختە چینە بەرەکانی شەڕەوە ئێمە بۆ سێ شت شەڕەکەن ئاڵای کوردستان خاکی کوردستان گەلی کوردستان خوێنی هەرێکێک لە کوردەکان لە هەولێر بڕژێت و لە دۆڵ بڕژێت و لە قامشلۆ بڕژێت و لە هەر شوێنێک بڕژێ هەر کورد حسابە ئێمە بە ئەو لای سیاسەت لابن بە تۆشەوە کەناڵەکەی تۆش با سیاسەت لابن کەناڵەکەی تۆش سیاسیە زیاتر بە ئەم بەرە بچینە بەرەوە بۆ ئازادی کوردستان بۆ خاکی کوردستان بۆ پێشکەوتنی خوێندن لە وڵاتی ئیتر بەسە ئێمە چاوەڕێی چیە بکەین ڕۆژانە هەزاران کەس لە کوردە کوردستان سێ هەیە خاوەن بێ ئێمەی کورد لە هەموو دنیا ئازادین بەڵام لە خاکەکەی خۆمان ئازادین برای من وەرە باسەر بەخۆی کوردستان من و تۆ دروستی بکەین بزانین بۆ چیوامان بەسەرێ غەلەکەی چییە من و تۆ خوێندنمان لە چه ئاسێکە کایە خوێندن لە چه ئاسێکە با خوێندن بەرەو پێش بەرین لە سیاسەت بگەڕن ئەوەی دەسەڵاتدارە ئەوەی لایەنی کوردیەگرێ با بەڵێ سپاس بۆ کاک شێرزاد سەحەر لە هەولێرەوە ئەم کاتت باش سەحەر خان سەحەر لە هەولێرەوە بەڵێ دیارە گوێرە دەنگمان نییە سەلاح لە کەلارەوە ئەم کاتت باش کاک سەلاح ئەم کاتێ خۆتان باش سپاس دەکەین فەرموو بەڵێ کاک بەڕێزم بەنسبەت تەشکیلکردنی حکوومەتی عێراق یعنی ئەوەی خوێندنەوەیەکی هەبێت بۆ دوێنێ و ڕووداوەکان دوێنێ شیعە یەک تەنەکەی تر بنزینی کرد بە ئاگرەکەیە بە تەوەقعی من ئەوەی ئەی خوێنمەوەها ئەڵێم سێ مانگی تر ئەم حکوومەتە دروست نابێت پێ ناچێت ینی دروستیش بێت ئینساڵ لەبەرەوەی ئیمڕۆوەتانێ سونە هەر هەمووی هاتۆتە سەرخەت داوای تۆڵەکردنەوەکەن یعنی ئەو هەموو خوێن ڕۆژە کە سونای ڕێژێ ئەو هەموو ماوەیە بە تۆڵەکردنەوەی نازانن ئەمانە دوو حکوومەتی کوردی کورد ناتوانێت دروستی کا سونە بۆمان دروستەکە سونە چکو ماز لە شیعە نایەنێ شەڕەکە خۆشە بێت ئێمەش ئۆتۆماتیک ئەڵێم ئەو دەوڵەتە ئۆتۆماتیک دروستە بێت نەکۆفت دانستان دوایی کاتێک ئەڵێن ئەمریکا بەرژەوەندی لەگەڵ هەولێرایە بمعنە بەرژەوەندی لەگەڵ کوردایە کەواتە ئەمریکا ئۆتۆماتیک پشتگیری ئەوی ناکات شیعە و سونە شەڕەکەیان بەردەوامە بێت ئێمە ئەو هەلە ئەخۆزینەوە لەوە زیاتر حەد نییە وەفت حەلی ناکات. بەڵێ سپاس بۆ کاک سەلاح لە کەلارەوە لە فەیسبوکەوە تەنیا کەفری نووسێتی من پێم وایە ئەم حەیدەر عەبادیە هیچ جیاوازی نییە لەگەڵ مالکی چونکە شیعە هەر شیعەیە ئیتر لەکوێ جیاوازی ببینم بۆیە من بۆ خۆم هیچ گەشتبین نیم لە حەیدەر عەبادی دەبێت کورد بەردەوام بێ لە داواکاریەکانی ئەنوەر حەمەلا و نووسێتی بەڕای من پێم باشە گرنتی لە حەیدەر عەبادی وەربگرێت بۆ کێشەکانی کورد ئەگینا وەک مالکی و جەعفەری بۆ مەبەستی ئەوەیە کە هێز بەکاردەهێنێت ڕێبوار وەلاتبەگی نووسێتی هیچ کۆبوونەوەیەک لەگەڵ ئەم شیعانەدا هیچ سوودێکی نییە بۆ کورد چونکە سونە و شیعە هەر دوژمنی کوردن وەک خۆی نووسێتی ئەوە تا بەجیا داوای کشانەوەی کورد دەکەن لە کەرکووک کورد هەموو کات لە شەڕدا سەرکەوتووە و لە گفتوگۆی سەرمێزدا دایناوە بۆ پێویستە کورد یەک دەنگ بن تا جێبەجێکردنی مادەی 140 ڕەزوان لە قەسرۆکەوە ئەم کاتت باش کاک ڕەزوان چۆنی باش برا زۆر سپاس دەکەین فەرموو کاک ڕەزوان دەکەم بەم بەرنامە جوانان سپاس دەکەم بەڵێ کاک ڕەزوان سەبارەت ئەو کۆمبوونە وەفدەکە هەرێم بوو بەغدام پێویستە وەفدەکە و لەگەڵ عەرەبەکان ئەو چن دەبێت چۆن بگرن کو ئەمە
لەگەڵ عەرەبەکان لا عەرەبەکان الشیوعیە ئێمە لەگەڵ سنوورەکەمە لەگەڵ دەوڵەتێکی تروریستە دەبێت ئەم جدی بین لەسەر ئەو مەکانەت ئەو تشت نەهەین وەکو سلاح چەکی ڕەوانی مەبکەن و پارێزگەری لە خۆمان بکەین ئێستا گاوێ ئێستا دەمی ئەفشاندیان بگەین بخوام بەڵێ ئەم بچین پارێزگەری سنوورەت خوب بکەین ئێستا کە دەبێت ئەو فبوونەوەی ئەو داوڵاتی دانستانە بۆ ئەو چەندەی گەلک مجد بید لەگەڵ عەبادیین سپاس نەکەیش سپاس بۆ کاک ڕەزوان حەمید لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک حەمید ئەو کاتتان هەولێری پایتەوە زۆر سپاس دەکەین کاک حەمید سەبارەت بە تەوەری بەرنامەکەت ئەوە باشە کە دەڵێن هیچ هێڵێکی سوور نییە بە داواکاریەکانی کورد ئێمە شیوادارینەوە بەکردەوە بێتە جی یعنی وا پێویست دەکا تێڕوانیەکی ڕوونیان نەبێ بۆ داهاتوو تاوەکو ئێمە تێ بگەین بەڕاستی دواتر دەمانەوێت حکوومەت و پەرلەمانێکی زیندوو خاوەن زوڵە و خاوەن هەڵێز بێ لە بەرامبەر هەموو کێشەکان و توانای ناسینی کێشەکانی هەبێت دواتر چارەسەری مامناوەندی بۆ بدۆزێتەوە تۆ ناکرێت کێشەیە هەبێ و پێی بترێ وڵا خەینا کا مای خالف دوای ئەو مای خالفان سوور دەبێ ئیتری دێتە سەر یان باز لە برایەتی بکە و بڵێ ئیحنای خوارد کەسی ڕازگۆی لە مابیندا نەبێ یعنی بەڕاستی بەکارهێنانی ئەم جۆرە شێوازە وەک دەڵێن شێوازی مەلایەنە سوورە دەبێتە مای گاڵتەجاری پێکەنین تۆ شتێک بزانی ئەو کێشەیە خۆتی لێ نەبانکە کاکە دەبێت تۆ هەڵوێست لە بەرامبەر ئێمە کێشەکە چارەسەرکەی ئێمە داواکاریەکانمان ڕوون و ئاشکرایە مانەوە کە لە عێراقدا بێ ئێمە دەبێت بەشداری ڕاستەقینە بێ تۆ بتوانێت هاو سپاس بۆ کاک حەمید ئەڤین هەر لە هەولێرەوە سڵاو لێ بێ ئەڤین خان ئێوارەت باش ئەڤین خان سپاس دەکەین بەڵێ دەست خۆشی بۆ تەوەرەکەت زۆر سپاس دەکەم فەرموو بەڵێ کاک شوان من داخوازیەکە لە شاسوار هەیە بەڕێوبەری دەستگایەن گۆ کەناڵێ ئاسمانی NRT دەستپێکە ئەف شەڕی داعش هاتیە ناواموسلدا پاش بەرێ خۆدا هەریما کوردستانی جەنابێ بەڕێز بارزانی داخواست لە کەناڵێ ڕاگەهاندنێ کرد گوت چەند جارە پێشمەرگە عەزیز پێتە شەهید کردن لە کەناڵێ ڕاگەهاندن بنویسن شەهید ڕاستە قوربانی چییە؟ مرۆڤ بێت کەسێکی کوژیتەوە بۆ نمونە بزنێکی بکوژیتەوە حیوانێکی بکوژیتەوە ئەو قوربانیە نه ئەس داخوازیە شاسوارت کە هەموو کەناڵە لە نویسینە خۆ گۆڕیە شەهید هەنگ نەگۆڕیان بێژنە قوربانی من داخوازی شەب جەنابێتە هەیە وەکو بەڕێوبەر باشە ئەنگۆ بۆ کەونەواڵە هەولێرێ ناگوێزنەوە ئەو بەرنامە گو ئەبڕتەرێک کرد ئەنگۆ کەونەواڵ گوازەوە چکوس بۆ سەر بخۆ یا کوردستانی بۆ بنمونە بۆ جەنابێ منوتە بۆ هزارێ وەکو منوتە سراوێت من بۆ هەموو پێشمەرگت قارەمان بێفەرق و جوازی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت قاسم لەگەڵماندایە لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک قاسم زۆر سپاس فەرموو کاک قاسم بەڵێ والله لەسەرەوە تەوەرامەوێ چەند پرسیارێکم بۆ جەنابێت بەڵێ فەرموو بۆ پرسیار لە منەکەی کاک قاسم بەڵێ ئەخە بۆ بڵێن لەسەر تەوەرە هەندێک قسەمەیە بیکەم بەڵێ فەرموو والله برای بەرەزم وەکو کێبینیە کرێمە بۆ خۆمان لەناو شاری دەرکرد وەکو خۆم لەناو عەرەبا بڵێن لەگەڵ عەرەبا ژیان مەسەلە بە عەرەب بۆ شیعە بێ و سونە بێ بۆ کورد هەر یەکە فەرقی نییە هەتا ئیسێمە کە چونێتە بەغا هەر خاڵمان بدۆ لۆلا بە بەیاسەوە هاتوونێتەوە هەتا ئیسێ شتێکمان لیان نەبینیەوە مەسئولەکانمان کە چونەتەیانە ڕاستە بە ناوی کوردە و کوردایەتی وەچونە بەڵام بۆ بازرگانی چوونە هەتا ئێستا ئەوان هەر بەیاسیان داوە بۆ ئێمە خاڵمان داوە ئیتر نازانم لەوە زیاتر چاوەڕێی تێر لێ بکەیت بەڵێ ئیتر وەڵی ئەوەی کەوا وەکو کێبینیەکم گەشتبینی بۆ دانووسانەوە بە ڕێکەوتنەوە بەوە عەرەب هەر عەرەبە بتەوێ نەتەوێ سپاس بۆ کاک قاسم لە کەرکووکەوە محەممەد لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک محەممەد ئەم کاتەی باش کاکشە سپاس دەکەین کاک محەممەد فەرموو وای کاکشە من بەزەوە ناڵێ مەمانەی کە بە پێشمەرگاڵی نانیشتیمانیە من نازانم ئەگەر نانیشتیمانیە بۆچی لەبەر بۆچی پێشمەرگ خۆیدا بۆ کوشتەکەم کابرایان نیشتیمانی بۆچی خۆن بۆ کوشتەدا لەسەر ئەمانە بەڵێ لەبارەی تەوەرەکەەوە کاک محەممەد چوونی وەفدی دامسانکاری کورد بۆ بەغدا کۆبوونەوەی لەگەڵ عەبادی وڵای من نازانم بڵێم چیتر داواکاری سەفی هەر هەمیان بەرزە نام هەمین سونەیە هەمین کوردە هەم شیعە خۆی تێبەز ئاخیرەکەی نازانین ئەمە چۆن کورتای پێ بێ و چۆن دەرباس ئەبن بەس من یەک پرسیارێکم هەیە بۆ ئەو
کەسێک تاسی وێشێتی من نازانم ماڵەکە تاسی وێشێتی ئەمانە ئەوەنە کەسانێکی خراپن و ئەوەنە کەسانێکی نانیشتیمانین ئەوەنە کەسانێکی هینن من نازانم خۆی دەبێت چی بێ خۆی چی لایەنێ بێت چی چەند کاتە لە ژێسایی شێتیا دانیشتووە ئەم خەڵکی کە دێ بەڵێ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت کاکۆ لە سلێمانیەوە ئەم کاتت باش ماشی براکەم سپاس دەکەین فەربوو زۆر وڵای لە چاویلان بووم زۆر ساز بوو نازانم تەوەرەکە لەسەر چی بوو بەڵێ تایبەتە بەچوونی وەفدی دانوستانکاری کورد بۆ بەغدا کۆبوونەوەیان لەگەڵ هاوپەیمانی شیمانی شیعەکان کۆبوونەوەیان لەگەڵ حەیدەر عەبادی فەرموو بەڵێ کاکۆ واللهی سرم لە مۆزوعەکە دەر سپاس بۆ پەیوەندەکەت ئەگە سەرت لە مۆزوعەکە دەرناکەی بۆ کاتی خۆت دەکوژیت و پەیوەندی دەکەیت ئیبراهیم لە هەولێرەوە ئەم کاتت باش سڵاو لێ بێ کاک ئیبراهیم زۆر سپاس دەکەم بەڵێ کاک ئیبراهیم بۆ چوونت چییە لەبارەی چوونی وەفدی دانوستانکاری کورد بۆ بەغدا و دەستپێکردنی دانوستانەکان کاک ئیبراهیم بەباشی گوێمان لە دەنگت نییە کاک ئیبراهیم گوێت لێمە بەداخەوە پەیوەندەکەی پشرا محەممەد لە کۆیەوە ئەم کاتت باش کاک محەممەد کاتت باش کاک شوان زۆر سپاس فەرموو کاک محەممەد بەڵێ سەبارەت بە تەوەرەکەت دەمەوێت بڵێم کە بۆ ئەم دانوستانانە هەم مادەی 117 هەم خاک ئەمانە هەمووی پێویستە سەقفێکی زەمانی بۆ دابدرێ لەلایەن وەفدەکەوە ینی ئەم سەقفە زەمەنیە وا بێت کە کورد بەشدار بیان بەشدار نەبێ واتە وەکو بژاردەیەک بیخاتە بەردەم بەغدا پێت وایە دەبێ وا بێ کاک محەممەد بەڵێ دەبێ وەکو بژاردەیەک بێ گرنگتێکی تێدا بێت چکە عەرەب هەر عەرەبە احتمالیی بێت عەبادی فەرق ناکە بەڕای من و ئێستاش داعش بوونی نییە بەڕای من شەڕی کورد و عەرەبە بەڵێ ئیتر با کورد هۆشیار بێتەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان دیارە زانە ڕۆستایی ئەندامی وەفدی دانوستانکاری کورد لە بەغدا ئاماژەی بۆ داوە کە کۆبنەوەکانی وەفدی دانوستانکاری کورد لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق بە دوو قۆناغ دەبێت ئەوەی ئێستا دەستی پێکردووە تەنها قۆناغی یەکەمە و بۆ تێگەیشتنە لە بۆچوونی لایەنە سیاسیەکانی عێراق فەتحی لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک فەتحی ئێوارە باش سپاس دەکەین ئێوارەت باش فەرموو کاک فەتحی کاکشوان زۆر سپاس دەکەم کاکشوان سەمارەت بە وەفدی هەرێمی کوردستان بۆ بەغدا بە حەقیقەت هیچ شتێکی ڕۆن بۆی نابینم چونکە سەبارەت بە عەقلیەتی عەرەبی بەعسی شۆفینی عەقلیەتی عەرەب ناگۆڕاوە و ناشگۆڕێ بۆ نمونە چونکە من خۆم کوڕئەنفاڵێکم سەدام حوسێن کە عەقلیەتی نەگۆڕا هەموو کوردی جنووساویت بۆ ئەنفاڵ و کیمیاباران کرد میلادگرەکەی ئەو هات کەماڵی کاک فەتحی گوێت لێمانە شتێکی گەورەتری کردنان و بوجە و موچەی هەموو هاوڵاتێکی کوردستانی بڕیوە و دووبارە دەوڵەتی داعش و ئیسلامی هات کە ئەویش هەر بەحسیەکان بوون دووبارە ئافرەتی کورد سەری هاوڵاتیانی کوردی بڕیوە و عینی زۆر یەک لە یەک خراپەی کرد ئێمە چاوەڕوانی چیتر دەکەین لەو بەحسیانە کەم بەڵام بە حەقیقەت لەو دەرفە دەستخۆشی ئەو کەسانە و سەرۆکی حکومەت دەکەن کە بۆڕی نەفتی ڕاکێشەوە بۆ بن بەڵێ سپاس بۆ کاک فەتحی ئیسماعیل لە کانی ماسیەوە ئەم کاتت باش کاک ئیسماعیل ئەلو ئەم کاتە ڕۆژیان سپاس دەکەین فەرموو کاک ئیسماعیل ئەف کاتە باش برایادیس هەموو کاتێک بەڵێ گوێم لێتە کاک ئیسماعیل بابەت سەرکەوەری دامەستاندن لەگەڵ بەغدا بەڵێ هر حكومة قضية وتيابرية يعني وكي ام بخدنيج صالح بيستي حتى في قضية مصطندن لك الحكومة بغداد ام دبي نتيجة بوينة چونكي قالك جارة اما دان مصطندن قالوان ما شتشتي رسمي دستور نقفيت ليد لي جاريدا
وفد كردي هر تشتكي زوريه لسر بكت هر تشتكي او بكن توقيع بكنوا رسمي وكي نتويت يجرتي ولاطان الديجي تي اقهدار باللك صباحي يعني وكي حيلكي بكن ومواطني قال لك حكومه بغداد مواطني هر حكومه هاتي مواطني في السيرفان قفتوا بويا شي مالكي دي حيدري دي شو حكومتك بهيتن لازمه يعني ما مستمسكت توقيع بەڵێ سپاس بۆ کاک ئیسماعیل دوا پەیوەندیمان ڕەئوف لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ڕەئوف. الو بەڵێ کاک ڕەئوف. الو مرحبا کاک شوان. مرحبا زۆر سپاس. باشی دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم باش. سپاس دەکەم کاک ڕەئوف فەرموو. کاک شوان بەنسبەت ئەو تەوەرەوە من داوا لە وەفدی دانوستانی کورد دەکەم هیچ پەیوەندیەک لەگەڵ حکوومەتی عێراقیان نەکەن چکە کەسێک نییە کە تۆ دانیشی وەکو عێراق دانیشی دانوستانی لەگەڵاکەی حەیدەر عەبادیە هەر ڕسمی مالیکیە هەر دەموچاوی مالیکیە یعنی بەڕاستی منەڵم هەشت کۆبوونەوەیەک لەگەڵ ئەو کەسانەکەی فەشەل لێنێ پێشنیارێکی کێشم بۆ سەرکردایەتی کوردەیە من هیوادارم کورد ئەم شەڕی داعشە لە خۆی دوورساتەوە شەڕی داعش نەکات چکە ئەم شەڕە شەڕی ئێمە نییە ئەم شەڕە شەڕی سونە و شیعەیە بە کوردی ئەکەن با ئەو نەیکە ڕۆڵەکانمان لە بەرەکانی جەنگان نەکوژێ و نەبنە قوربانی بۆ بینی شیعە و بۆ بینی سونە و بۆ بینی شەڕی ئێران ئەمە شەڕی ئێرانە ئەمە شەڕی شیعەیە بە ئێمە یەکەن هیوادارم سەرکردایەتی کورد ئەم پێشنیارەی من وەرگرێ شەڕی کورد بە بەڵێ سپاس بۆ کاک ڕەئوف لە سلێمانیەوە بەڕێزان ئێمە لەگەڵتان بەردەوامی سبێنێ تا ئەو کاتە لە خۆشیدا بن.